جیاوازیە لە شێوازی خستنەڕووی زانیاری خۆی لە خۆیدا نیشانەی ئاڵۆزی و هەستیاری پرۆسەیەکەکە دەتوانێت لێکۆتەی بەربڵاوی بۆ ئایندەی ئێران و ناوچەکە بەدواوە بێت. وەزیری دەرەوەی ئێران دانوستانەکانی بە سەرەتایەکی باش وەسف کرد و باسی لە دروستبوونی تێگەیشتن لە یەکتر بە مەبەستی درێژەدان بە گوفتوگۆکان کرد. نابراو جەختی لەوە کردەوەکە کۆماری ئیسلامی تەنها لەسەر مەلەفی ئەتۆمی دانوستان دەکات و ئامادە نیە پرسەکانی دیکەی ناکۆکی لەگەڵ ئەمریکا بێنێتە ناوم پرۆسەیەوە. ئەم هەڵوێستە ئەوە دەردەخات کە حکوومەت هێشتا هەوڵ دەدات مەودای دانوستانەکان سنووردار بهێڵێتەوە و خۆی لە چوونە ناو پرسگەلێکی بەربڵاوتری وەک سیاسەتی ناوچەیی، بەرنامەی موشەکی یان پرسە ناخۆیەکان بەدوور بگرێت. لە بەرامبەردا سەرۆکۆماری ئەمریکا هۆشداری داوە لەوەی ئەگەر نەگەنە ڕێکەوتن ئەگەری هاتنە ئارای ڕووزاوی خراپ زۆر بەهێزە. دەستەواژەیەکی کە لە فەزای سیاسی و نیزامی ناوچەکەدا وەک هەڕەشەیەکی جدی سێر دەکرێت. هاوکات جلهێزەکانی جیهانی وڵاتانی ناوچەکە سەبارەت بە مەترسی پەرەسەندنی گرژیەکان و ئەگەری دروستبوونی تێکەڵچوونێکی نیزامی نوێ هۆشداریان داوە. کەشوهەوای شەڕ و گرژی سێبەری بەسەر دانوستانەکاندا کێشاوە و ئەمریکا دەستی کردووە بە کۆکردنەوەی هێزێکی بێوێنە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە. کۆماری ئیسلامیش لە بەرامبەر هەڕەشەکانی ئەمریکادا ڕایگەیاندووەکە لە ئەگەری هەر چەشنە هێرشێکی نیزامیدا وەڵامی تون دەداتەوە و هۆشداریشی داوە بۆ وڵاتە عەرەبیانێکە بنکەی نیزامی ئەمریکایان تیادا جێگیرە. ئەم لێدوان و هەڕەشارە نیشان دەدات کە دانوستانەکانی مەسقەد نەکە لە کەشێکی ئارامدا بەڕێوە نەچووە، بەڵکو لە دۆخێکی پڕ لە کێشمەکێش و ململانی و بنبەستە بەڕێوە دەچێت کە تیادا هەردوو لا هەوڵ دەدەن کەڵک لە ئامرازەکانی گوشار وەربگرن بۆ ئەوەی ئیمتیازی زیاتر بەدەست بهێنن. لە ئەوە کەشێکدا دەتوانرێت دوو سەناریۆی لۆژیکی بۆ ئەو ئاراستەیە چاوەڕوان بکرێت. سیناریۆی یەکەم هەنگاونان بەرەو شەڕ و تێکەڵچوون. لەم سناریۆیەدا ڕێبەری کۆماری ئیسلامی جاواکاریەکانی ئەمریکا ڕەت دەکاتەوە و دانوستانەکان شکست دەهێنن. دەرەنجامی وەها دۆخێک دەتوانێت بریتی بێت لە پەرەسەندنی گوشاری سیاسی و ئابووری و سەرنجام هێرشی نیزامی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران. لەم حاڵەتەدا ئەگەری زۆرەکە کۆماری ئیسلامی بە هێرشی موشەکی و جموجۆڵی ناوچەیی وەڵام داتەوە، بەڵام هاوسەنگی هێز نیشان دەدات کە ئەگەری شەڕێکی درێژخایەن بە دوور دەزاندرێت. دەرەنجامی ململانەیەکی لەو شێوەیە دەتوانێت بریتی بێت لە شکستی بەکردەوەی کۆماری ئیسلامی و قبولکردنی ڕێکەوتن لە پێگەیەکی لاوازەوە. لەم پرۆسەیەدا گۆڕانکاری جدی لە پێکهاتەی دەسەڵات لە ئێراندا دوور لە چاوەڕوانی نییە. ڕەنگە ڕوخسارە سەرەکیەکانی ڕژیم جێگەی خۆیان بدەن بەو هێزانێکە پۆتانسیێل و توانایی گەیشتن بە جۆرێک لە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکایان هەبێت. بە واتایکی تر شکست لە مەیدانی ڕاستەقینەدا دەتوانێت ببێتە هۆی سەر لە نوێ ڕێخستنەوەی بەناچاری ڕێبەری سیاسی لەناو ئەو سیستەمەدا. سەناریۆی دووهەم سازشکردن بە مەبەستی ڕێگریکردن لە شەڕ. لەم سناریۆیەدا کۆماری ئیسلامی بۆ پێشگرتن لە ڕوبەڕووبوونەوەی نیزامی مل بە سازش دەدات و مەرجە سەرەکیەکانی ئەمریکا قبول دەکات. بەڵام لەم حاڵەتەشدا پاشەکشەیەکی لەو شێوەیە بەبێ گۆڕانکاری لە ڕوخسار و پێکهاتەی دەسەڵاتدا گەلێک دژوار دەبێت. دەسەڵات بە مەبەستی ئیدارەدانی دەرەنجامە ناوخۆیی و دەرەکیەکانی سازان، حکوومەت ناچار دەبێت هەیکەلی سیاسی خۆی سەر لە نوێ دابڕێژێتەوە بۆ ئەوەی لە ناوخۆدا وانیشان بدات کە ڕێکەوتنەکە لە پێگەیەکی بەهێزەوە کراوە و هەروەها لە بواری نێودەوڵەتیشەوە تا ڕادەیەک قبول کراو بێت. لەم حاڵەتەشدا تەنانەت ئەگەر شەڕیش ڕوونەدات، کۆماری ئیسلامی ناچار بە پاشەکشەی گرنگ و بەرچاو دەبێت. پاشەکشێکی کە نیشانەی لاوازبوونی دەسەڵاتەکەی و کەمبوونەوەی توانایی مانۆڕی سیاسی دەبێت. لاوازبوونی کۆماری ئیسلامی لە ئەگەری هاتنە ئارەی هەر کام لەو سناریۆیانە واقعەیەکی هاوبەشی بەرچاوە. کۆماری ئیسلامی لەم دانوستانە لاوازتر لە پێشوو دێتە دەرەوە، یان لە ئاکامی گوشاری نیزامی و شکست لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەخۆدا، یان لە ئەنجامی جۆرێک لە سازان کە نیشانەی پاشەکشە لە هەڵوێستەکانی پێشووی پێوە دیار دەبێت، هەردوو ئاراستەکە بەیانگەری
دابەزینی توانە سیاسی و استراتیژیەکانی حکوومەتێکەکە ساڵانێکی زۆر مەشروعیەتی خۆی بە دروشمی خۆڕاگری لە بەرامبەر ڕۆژاوادا پێناسە کردبوو. لاوە هەلومەرجێکدا داهاتووی ئێران پتر لە هەر شتێک پەیوەستە بە پێشاچە ناوخۆیەکانی کۆمەلگاوە. ئەزموونی ساڵەکانی ڕابردوو دەریخستووە کە بزوستنەوە کۆمەڵایەتی و کرێکاریەکان، بزوستنەوەی ژنان، لاوان و توێژە جیاوازەکانی کۆمەلگا ڕۆڵێکی یەکلاکەرەوەیان لە شکڵپێدان بە ڕەوتە سیاسیەکان هەیە. پێکەنانی ئاڵتەرناتیڤێکی کە بتوانێت وەڵام دەرەوەی جاخوازی ئازادی خوازانە و دادپەروەرانە و بژێوی ژیانی خەڵک بێت، پێویستی بە خۆڕێخستن و پەیوەندی نێوان ئەم بزوستنەوانەوە هەیە. دروشمی نانکار ئازادی بە مانافراوان و هەمەلایەنەکەی دەتوانێت محوەری لە یەک نزیکبوونەوەی هێزە کۆمەڵایەتیەکان بێت. دروشمێکی کە هەم داواکاریە ئابوووریەکان و هەم داواکاریە سیاسی و مەدەنیەکان لەخۆ دەگرێت. داهاتووی کۆمەلگایەکی ئازاد، ڕێکخرا و خوشگوزەران سەرچاوەکەی نەک لە ڕێکەوتنەکانی پشت دەرگا داخراوەکان و نە لە شەڕی وێرانکەردا، بەڵکو لە توانایی جەماوەر بۆ پێکێنانی دامەزراوە سەربەخۆکان و بەرەو پێشبردنی خەباتی مەدەنی و کۆمەڵایەتیدایە. وتوێژەکانی مەسقەد تەنها گفتوگویەکی دیپلۆماتیکی ڕوتین نییە، بەڵکو بەشێکە لە هاوکێشێکی ئاڵۆزی دەسەڵات لە ئاستی ناوخۆ و نێودەوڵەتیدا. هەڕەشە نیزامیەکان، گوشارە ئابوووریەکان و کەرێنە ناوخۆیەکان کۆماری ئیسلامی خستوەتە دۆخێکەوە کە ناچارە لە نێوان بژاردەی شەڕ و تێکەڵچوون یان سازان کە هەردوو ئاراستەکان نیشانەی قۆناغێکی نوێیە لە لاوازبوونی پێکهاتەی دەسەڵات لە ئێراندا. لە کۆتاییدا چارەنووسی سیاسی ئێران نەک لەسەر مێزی دانوستان، بەڵکو لە گۆڕەپانی کۆمەلگا و توانایی هێزە کۆمەڵایەتیەکان بۆ خۆڕێکخستن و پێکێنانی ئاڵتەرناتیڤێکی دیموکراتیک و جەماوەریدا دیاری دەکرێت. ئاڵتەرناتیڤێکی کە بتوانێت ئاسۆیەک لە ئازادی، یەکسانی و خوشگەزرانی گشتی بەرەو ڕووی داهاتووی کۆمەلگای ئێراندا بکاتەوە.